بۆ دەربازبوونی هەرێم لە قەیرانی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی نەخشەڕێگەیەکی تۆکمەی خستە ڕوو تا ئەوەی لەوە زیاتر کار لە کار نەترازاوە بەرپرسانی حکومی حزبی بە خۆیان دابشتنەوە و دەست بکەن بە ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە. لایەنەکان نەخشەڕێگەکەی مامۆستا عەلی باپیر با گرنگ دەزانن. یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت تا ئێستا چەندین پرۆژە و نەخشەڕێگا خراونەتە بەردەستی حکومەت بەڵام کاری پێ نەکراوە. هەر ئەگەر بەرپرسان قسەکانی خۆیان کە دەیان جار کردویانە بیکەن بە بەرنامەی چاکسازی ئەوە دۆخی کوردستان بەم ڕۆژە نەدەگەیشت. لە هەرێمی کوردستان پرۆژەی باش هەیە بەڵام ئیرادەی جێبەجێکردنیان لاوازە. لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا ئەگەر سەیری بارودۆخی هەرێمی کوردستان بکەی هەرێمی کوردستان ئەو سەرکردانەی کە حکومڕانی هەرێم ئەکەن ئیرادەی ئەنجامدانی چاکسازیان نییە و لە ڕاستیە لە ڕابردووە هەتاوەکو ئێستا دەیان پرۆژەی جۆراوجۆری پڕبایەخ پڕناوەرۆک زۆر جوان ڕزگارکار پێشکەر بەم حکومڕانانەی هەرێمی کوردستان کراوە بەڵام ئەمە نایانەوێت چاکسازی بکەن ئەیانەوێ خەڵک چاواشە بکەن بە ناوی چاکسازیەوە بەڵام لە ئەسڵدا نایانەوێت ڕگ و ڕیشەی چاکسازی جێبەجێ بکەن چونکە ئەگەر بیانەوێت چاکسازی بکەن ئەبێت چاکسازی لە بندیوارەکانەوە دەست پێ بکەن و بە دەرەجەی یەک داهاتی هەرێمی کوردستان لە 80% ئەبێ پرۆ چاکسازی لە نەوتەوە دەست پێ بکەن ئەبێت چاکسازی لە گومرگەکانەوە دەست پێ بکەن ئەمانیش بەڕاستی ئامادەنین دەست بەرن بۆ ئەو داهاتانەی کە پێگە و کۆڵەکەکانی حیزبی خۆیان بەهێزەکات و لە پێناوی بەرژەوەندیە شەخسی و کەسی و بنەماڵەکانی خۆیان بەکاری دێنن. بزوتنەوەی گۆڕان نەخشەڕێگەکەی مامۆستا عەلی باپیر و ئەو پرۆژانەی دیکەش کە لە ڕابردوو هەبوون بۆ ئەنجامدانی چاکسازی بە گرنگی دەزان و پێیان وایە تەنها ڕێگە بۆ دەربازبوون لە کێشە ئابووری سیاسیەکان ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینەیە بەو مانایی هەمووان کۆک بن لەسەر ڕیشەکێشکردنی گەندەڵی و بنیادنانی کوردستانێکی یەکگرتوو لەسەر بنەمای کارکردن لە پێناو خۆشگوزەرانی. پرۆژەی چاکسازی چ لەو پاکێجانەی ئێمە کاتی خۆی لەگەڵ ورایانی یەکگرتو کۆمەڵا کردمان خۆی ئەگەر کاتە ئەوە جێبەجێ بکرایە نیوەشی جێبەجێ بکرایە ئێستا ئێمە ناگەشتین بەم خۆناغا بەڵام بە دیوێکی ترە هەموو ئەم نیەتە باشانەوەی مامۆستا عەلی باپیر کردوێتی یا هەر بە ڕێزەشی تر بیکە لە هەر حیزبێکەوە بێ لە هەر فیەیەکی موجتەمەعەوە بێت نیەتی چاکسازی بە پرۆژە و ئەوەی کە لەگەڵ واقعا گونجێت ئەوەی کە ئەتوانین بیکەین و نەتیجەی باش خێرا با بەدەستەوە لە هەر لایەنێک و لە هەر کەسێکەوە بێ کارێکی باشە پۆزتیفە و ئەبێ هەموو پشتگیری بکەین بەڵام لەوە گرنگتر ئەوەیە بیخینە بواری جێبەجێکردنەوە لە بواری جێبەجێکردنەکە شاکە ئەوەی گرنگتر بێلەوە ئەوەیە کە سوود و ئەنجامەکەی خەڵک هەستی پێ بکە ینی لە ژیانی ڕۆژانەی من و تۆ و خەڵکی ترا هەستی پێ بکە بڵێ ئەم ترافیک وا باش بوو موچە وا باش بوو مەکتەب وا باش بوو کارەبا وا باش بوو گەندەڵی وا بنە بڕەکەین گەیشتنەتە قۆناغەشی ترەوە شکر ئاهێکمان پێ هاتەوە بەڵام کە ئەمانە نەبێ وەزعێکی تر دێتە پێشەوە بێمتمانەیی و فەوزا و یەکتر تەخوێنکردن و جۆرێک لەم غەوغایی کە ئێستا دروست بووە خێر و بێرەکانی کە خوا خوڵقاندوونی بۆ هەمووتانە بە یەکسانی. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەڵێت لە پێناو ئەو ئەرکە ئەخلاقی و دینی لەسەر شانێتی ئەم نەشەڕێگەی ڕاگەیاندووە کە خۆی دەبینێتەوە لە هەموو لایەک بەرپرسیارە لە بەرامبەر هەرێمی کوردستان ئەو دۆخە سەختەی هەرێمی کوردستانی تێکەوتووە و ئەو هۆکارانەی بوونەتە هۆی دروستبوونی ئەو واقعە سەخت و دژوارە لە کۆتاییشدا باز لەوە دەکات چۆن دەتوانرێت کێشەکان چارەسەر بکرێن و قەیرانەکان تێبپەڕێنرێت و ژیانێکی باشتر بۆ خەڵکی فەراهەم بکرێت کە هەمووان لەژێر چەتری یەکسانی و دادپەروەریدا بژین و وڵاتەکەمان بەرەو ئاسۆیەکی گەشتر هەنگاو بنێت کە لەوە زیاتر دۆخەکە ئاڵۆز نەبێت. لە کۆتایی نەخشەڕێگەکەش مامۆستا عەلی باپیر دەڵێت هیوادارم قسەکانم ئەو دێڕە شەعرە نەهێنێتەوە یاد کە شاعیر لەبارەی خەڵکەکەی خۆیەوە نووسیوەتی بە دڵنیایی من لە دڵسۆزیم بۆیان نواند بەڵام هەتا چێشتەنگاوی سبەینێ لەسەر ڕاستی حاڵی نەبوون. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.